سڵاو خۆشەویستان، هەوڵ بن لە ڕێی چیرۆکەوە فێر ببن. لە ڕاستیە چیرۆک کۆمەڵی خەستەتی تایبەتی هەیە. یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ بێزار نابیت، هەر ئەوە نەچیتە ناو چیرۆکە حەسەکەی بزانی چی ڕۆیاوە تۆ بەردەوامەبی لەگەڵی. ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر باشە. خاڵێکی تر ئەوەیە کە لا ئیرادی وات لێ ئەکا سەرنجت باش بێ، تەرکیزت باش بێ و هەر لا ئیرادی تۆ شتەکانت لەبیرەمێنێ. واتە تۆ عەزیەتێکی زۆر ناکێشی بۆ ئەوەی ئەو شتانت لەبیر بمێنێ. بۆیە کاتێکە چیرۆکێکە خوێنیتەوە وشەیەکی نوێ، ڕستەیەکی نوێ کە فێرەبی بۆ ماوەیەکی زۆرتر لەبیر تەمێنێ و بە جوانی فێری ئەبیت. و هەروەها یارمەتی تەیە بۆی بە وردی تێبگەیت. کاتێکە تۆ وشەیەک لە چیرۆکێکە ئەبینیت، لە ناو دەقی چیرۆکەکە مانایەکی هەیە، بۆ هەمیشە ئەچەسپێکە ئەو وشە چ مانایەکی هەیە. و پاشان کە تۆ هەمان وشە لە چیرۆکێکیکە لە حاڵەتێکیکە بە مانایەکی ترە بینی، جارێکی کە مێشکت فێرە بێ کە ئەو مانایەشی هەیە و تۆ ئەم دوو مانایە بە جوانی لە مێشتا خەز نەبێ. لە کاتێکە ئەگەر بەم ڕێگایە نەبێت تۆ دانیشی وەکو ئۆڵێ وشۆمانان لەبەرکەی، ئەوە زۆر زەحمەتە دوایی بزانی کە ئەم وشەیە ئەبینی بە چ مانایەکیان هاتووە. بۆیە لەگەڵ چیرۆکەکان بەردەوام بن. من لەم کۆرسە و لە کۆرسەکانی کەو لە لێڤڵەکانە زۆر پشتم بە چیرۆک بەستووە، چونکە چیرۆک ئەکا تۆ چێشی لێ وەربگری و باشتر فێر ببی، باشتر تێبگەیت. ئێستاکە بەردەوام بن لەگەڵمان و چێش وەرگرن لەو هەموو چیرۆکە جۆرا و جۆرەی کە لە کۆرسەکانمانە هەیە. سڵاو خۆشەویستان، دەست دەکەین بە ڕافەکردنی کتێبی گەشتێک بۆ ناخی زەوی کە کتێبێکی زۆر بەناوبانگە. ئەم کتێبە لە ڕاستیە من وەکو تریش هەمە، بەڵام چەندین کتێب و نوسخەی جیاواز هەن کە ئەم کتێبە لەبەرەوەی بەناوبانگ بۆ زەمانێک ساینس فیکشنەواتە کتێبێکی چیرۆکی زانستی خەیاڵیە. ئەم کتێبە بە چەندین ڕێگای جیاواز وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی. من ئەمەیانم هەڵبژارد کە لێڤڵی 4 وشەی پێویستی زۆر تایە، هاوکات زۆریش قورس نییە، بەڵام نوسخەی تریشی هەیە، قورستری هەیە، نوسخەی کۆنی هەیە. گرنگ ئەوەیە ئەمەیان هیوادارم جێگی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئەم کتێبە ئەگەر تەماشا بکەی زۆری لێباس کراوە، کاریگەری هەبووە و یەکەم جار خۆی بە ئەسڵ بە فەڕەنسی نووسراوە و بەڵام لە زووەوە تەرجومەی زمانی ئینگلیزی کراوە. بەڵێ بەڕێزان، دەست پێ ئەکەین. چیرۆکێکی سەرنجڕاکێشە. Journey to the center of the earth. گەشتێک بۆ ناخی زەوی. نووسینی جولز ڤێرن. بەڵێ ئەمە contents واتە پێکهاتەکانی ئەمە ئەبینن کە چاپتەرە. ئەمە کارەکتەرەکانی ناو چیرۆکەکان: پرۆفێسەر، هانس، ئاکسڵ و ڕۆبن. Chapter 1. بەڵێزان بە ئەمریکی خوێنینەوە. Chapter 1. چاپتەری یەکەم. A strange message. پەیامێکی عەجیب و غەریب، پەیامێکی نائاسایی، عەجیب و غەریب. Otto Lidenbrock, the famous professor of geology at the University of Hamburg in Germany. Otto Lidenbrock ئەمە ناوی کەسێکە، ئەڵێ is the famous professor، پرۆفیسۆرێکی بەناوبانگە of geology، پرۆفیسۆرێکی بەناوبانگی جیۆلۆجیە، زەویناسی، at the University of Hamburg، لە زانکۆی هامبورگ، کە زانکۆیەکی کۆنە، یەکێکە لە زانکۆ زۆر جوانەکان، ئەکەوێتە باکووری ئەڵمانیا. University of Hamburg in Germany، لە ئەڵمانیا. He is also my uncle. ئەو هەروەها ئەم پرۆفیسۆرە مامی منە. بەڕێزان کە ئەڵێی ئەنکڵ نازانی خاڵەیە مامە، چونکە چ برای دایک بێت چ برای باوک بێت لە زمانی ئینگلیزیە پێوترێ ئەنکڵ. He is 65 years old, not very tall, with grey hair.
He is 65 years old واتە تەمەنی 65 ساڵە. Not very tall. باڵای زۆر بەرز نییە. With grey hair. و قژێکی خۆڵەمێشی هەیە. He wears small round ئەو چی لەبەرەکە. عادەتەن wear بۆ لەبەرکردنە بێ. بەڵام لە زمانی ئینگلیزیە پێڵاوی ژەرەمەی بۆ بەکارێنی، عینەکی ژەرەمەی بۆ بەکارێنی، کڵاویش هەرەمەی بۆ بەکارێنی. He wears small بچووک round خڕ gold ئاڵتون glasses عینەک واتە عینێکی ئاڵتونی خڕی لە بچووکی لە چاوایە that make him look very serious کە وای لێ ئەکا زۆر جددی دەرکەوێت. I'm Axel. من ئاکسڵم. I'm only 19. من تەنها 19 ساڵم. I'm the professor's personal assistant. و یاریدەدەری شخصی، یاریدەدەری کەسی پرۆفێسۆرم. I watch my uncle very carefully. من تەماشای مامم ئەکەم زۆر بە وریاییەوە. When he works کاتێکە ئەو ئیشەکە. That's why I know بۆیە من ئەزانم so much about our planet. بۆیە من ئەزانم زۆر شت دەربارە بە هەسارەکەمان. Earth زەوی. My uncle, the professor, مامم واتە پرۆفیسۆر, is a hard worker. کەسێکی ماندوونەناسە. hard worker یعنی کەسێکە زۆر خۆی مانووەکە، زۆر بە جددی ئیشەکە. ئیشی سەختەکە. ئیشکەرێکی جددیە. He spends most of his day. ئەو بەسەری ئەبات. spend یعنی سەرفیەکە بەسەری ئەبات. بەسەری ئەبات most of his day. زۆربەی ڕۆژەکەی in his laboratory. لە تاقیگەکەی at the university. لە زانکۆ. So he never comes home before 2 o'clock for lunch. So لەبەرەوە he never ئەو هەرگیز comes یەتەوە یعنی هەرگیز نایەتەوە بەڕێزان. never لە هەر ڕستەیەکا بوو یعنی ڕستەکەی نەرێ کردووە. کاتێک ئەڵێ he comes یعنی یەتەوە بەڵام ئەگەر بڵێ he never comes یعنی هەرگیز نایەتەوە. home بۆ ماڵەوە. بەڕێزان ئەبینی بۆ home هیچی پێویست نییە. ئەڵێ comes home یەتەوە بۆ ماڵەوە. never comes home نایەتەوە بۆ ماڵەوە. ئیتر لە پێویست ناکە بڵێ to home. Before 2 o'clock for lunch. پێش سەعات 2 بۆ نانی نیوەڕۆ. But yesterday بەڵام دوێنێ he came home very early. بەڵام دوێنێ زۆر زوو هاتەوە. very early. زۆر زوو هاتەوە. بەڕێزان ڕێ لە زمانی ئینگلیزی ئەمریکا ئاوا ئەوترێ واتە ناڵێ ڕێ. ئەڵێ چی؟ He came home very early. ئەو هاتەوە بۆ ماڵ زۆر زوو. This ئەمە surprised یا surprised Martha. ئەمە مارتای شۆک کرد. مارتای تووشی سەرسوڕمان کرد. Our cook. ئەڵێ تەباخەکەمان. مارتا کێیە؟ ئەو کەسەیە کە چێشت لێنەرەکەیانە. Our cook یعنی چێشت لێنەرەکە. The poor old girl. ئەم کچە پیرە فەقیرە did not have the lunch ready. نانی نیوەڕۆی ئامادە نەبوو. did not have the lunch ready. And she was a little upset. و چۆن چی لێ هات؟ شپرز بوو. شڵەژە. کەمێک شڵەژە. Professor, you're early. پرۆفیسۆر ئەوە چییە؟ وەکۆڵی زوو یعنی زوو گەڕاویتەوە. زوو هاتوویتەوە. Never mind, Martha. ئەڵێ گوێمێرێ مارتا. I don't want lunch today. ئەمڕۆ نانی نیوەڕۆم ناوێت. But, Professor, you must eat. بەڵام پرۆفیسۆر تو ئەبێ بخۆیت. The professor looked excited.
پرۆفیسۆر زۆر گەشاوە دیار بوو، زۆر بە شەوق دیار بوو. Martha, food is not important. Food is not important. Food is not important. خواردن زۆر گرنگ نییە. خواردن گرنگ نییە. Then he turned to me. پاشان لای کردەوە بۆ من. Axel, come with me. Axel, وەرە لەگەڵم. He took me into his library. ئەو منی بر بۆ کتێبخانەکەی. It was a big room. ژوورێکی گەورە بوو. With lots of bookcases. لەگەڵ زۆرێک لە کتێبخانە مەکتەبە. Against the walls. بەرامبەر بە دیوارەکان and heavy velvet curtains. و لەگەڵ پەردەی قورسی پەڕپەڕا. ئێستا وێنەکەشی تیایە بینن. یعنی ئاوا لۆچی تیایە. In front. بەڵێ ببورن ئەو مەقتەعە خوێنمەوە. He took me into his library. منی برد بۆ کتێبخانەکەی. It was a big room. ژوورێکی گەورە بوو with lots of bookcases. وەکوای بڵی کە پڕ بوو لە مەکتەبە کتێبخانە. ئەمان ئەڵێن بە زۆرێک لە مەکتەبەوە. Against the walls. بەرامبەر بە دیوارەکان. And heavy velvet curtains. و پەردەی قورسی لۆچدار. In front of the windows. لە بەرامبەر پەنجەرەکانەوە. یعنی لەسەر لە پەنجەرەکان ئەو پەردەیان پێوە بوو. ئەبین ئێستاوێنەکە. In the middle of the room. لە ناوەڕاستی ژوورەکە there was a desk. ڕەحلەیەکی لێبوو. مێزێکی لێبوو. عادەتەن کە ئەڵێم دێسک مەبەستی مێزێکە کە گورسێکی لە بەردەما بێتەوە بچی شتی لەسەر بنووسی وەکو ڕەحلەی مەکتەب. Where my uncle لەو شوێنە مامم spent صەرفی ئەکرد most of his evenings. یعنی ئەی بردەسەر. مامم زۆربەی ئێوارەکانی لەویا ئەبردەسەر. تەماشای پردەکە بکە. پردە سەوزەکە ئەوە چییە؟ velvet curtains. پردەی ئەمەشی کە تۆ ئەیبینی ئەوە بووکەیسەوەی کە کتێبەکانی تایە. بەڵێ وێنەیەکی کەشی تایە ئەوە چییە؟ bookcases. bookcase. ئەمەش ئەکسڵە کە چیرۆکەکە ئەژێڕێتەوە. He took an old book out of his coat pocket. أو took گرتی an old book کتێبێکی کۆن. out واتە took out يعني دەریهێنا. ئەو کتێبێکی کۆنی دەرهێنا of his coat لە چاکەتەکەی. pocket يعني گیرفان. کتێبێکی کۆنی لە گیرفانی چاکەتەکەی دەرهێنا. He looked at me. تەماشایەکی منی کرد. Axel, look at this. Look at this. Axel, تەماشای ئەمە بکە. تەماشای ئەمە بکە. I took it from his hand. منیش لە دەستی وەرگرت. Its cover was hard. بەرگەکەی cover ها لای خۆمان بۆ کەڤەری مۆبایل بەکەن. بەرگی کتێبەکە. Its cover was hard. بەرگی کتێبەکە ڕق بوو. And it looked very old. وزۆر کۆن دیار بوو. Why? What's it, Professor? بۆچی؟ ئەمە چییە پرۆفیسۆر؟ I found it today. ئەمڕۆ دۆزیومەتەوە. ئەمڕۆ دەستم کەوتومە بەستیەوە. In an old bookshop. لە کتێبخانەیەکی کۆن. bookshop واتە دوکانی کتێب. بەڵام bookcases واتە خودی ئەو کتێبخانەی کە کتێبەکانی تێگەی. It's 700 years old. 700 ساڵ تەمەنیەتی. واتە ئەم کتێبەی 700 ساڵ لەمە پێش. What's it about? دەربارە بە چییە؟
It's about the old princess from Norway who came to live in Iceland. It's about واتە ئەمە دەربارەی the old princess شازادە کۆنەکە شازادە پیرەکەیە from Norway کە خەڵکی نەرویج بووە who came to live in Iceland هاتووە بۆ ئەوەی لە ئایسلەندا بژی. Why is that so special? ئەمە بۆچی ئەوەندە گرنگە؟ He smiled and said زەردەخەنەی کرد smiled and said زەردەخەنەی کرد وتی because it's written in a language that no one uses anymore. Because چونکە it's written نووسراوە بەڕێزان it is written نووسراوە ئەگەر بڵێ نووسرا بوو ئەڵێ it was written ئەگەر بڵێ لە ئایندا نووسرێ ئەڵێم it will be written. ئەم حاڵەتە یعنی بکەرنا دیارە ئیز و ئەم و ئاو ئەمانە و بینی بە دوایە تەسریفی سێم بکەرنا دیارە it's written نووسراوە in a language بە زمانێک that no one کەس uses anymore چیدی بەکاری ناهێنێت anymore چیدی uses بەکاری هێنێت no one uses هیچ کەس بەکاری ناهێنێت anymore چیدی. I opened the book من کتێبەکەم کردەوە and saw strange letters و پیتی سەرنجڕاکێشم بینی from a strange alphabet لە ئەلفوبەیەکی سەرنجڕاکێش. I did not understand any of it هەر هیچی لێ تێنەگەشتم I did not understand تێنەگەشتم any of it هیچی لێ تێنەگەشتم. I turned its yellow pages من لاپەڕە زەردەکانم هەڵایەوە and a piece of paper پارچە کاغەزێک fell out هاتە دەرەوە کەوت of the book لە کتێبەکەوە یعنی پارچە کاغەزێک کەوت لە کتێبەکەوە onto the floor کەوتە سەر floor ئەرزی ژوورەکە. The professor jumped on it پرۆفیسۆر بۆ خۆڵی هەڵپەی بۆ کرد هەڵمەتی بۆ دا خۆی بۆ هەڵا ئەگەر بڵێ خۆی بۆ هەڵا لە کوردیا خەڵەکە بەڵام ئەتوانین بڵێ هەڵمەتی کیا بۆی و هەڵی گرتەوە. What's this? ئەمە چییە؟ It was an old yellow piece of paper. It was an old yellow piece of paper. ئەوە چی بوو؟ It was بوو an old کۆن yellow زرد piece پارچە of paper لە کاغەز یعنی پارچە کاغەزێکی زەردی کۆن بوو with the same strange letters on it بە هەمان پیتی عەجیب و غەریب نائاسایی کە لەسەری نووسراوە. The professor knew many languages. پرۆفیسۆر کۆمەڵێکی زۆر زمانی ئەزانی. But he could not read. بەڵێ نەی ئەتوانی بخوێنێتەوە this old language from Iceland. ئەم کتێبە کۆنەی کە لە ئایسلەنداوە بواتە ئەم کتێبە کۆنە ئایسلەندی نەتوانی بخوێنێتەوە. He took a thick book. کتێبێکی thick ئەستور کتێبێکی ئەستوری چی دەکرد from one of the shelves کتێبێکی ئەستوری لە یەکێک لە ڕەفاکانەوە دەرکرد. It was a dictionary. قاموس بوو for all the old languages. قاموسی زمانە کۆنەکان بوو in the world لە جیهان which people do not speak today. کە ئەمڕۆ خەڵک قسەیان پێ ناکات. Then پاشان he gave me a piece of paper. پاشان پارچە کاغەزێکی پێدا and a pencil لەگەڵ قەڵەمێک. Axel, write down these letters as I read them to you. Axel بنووسە کە ئەڵێن write عادەتەن داونێکشی لەگەڵە write down يعني بنووسە
these letters پیتانە as I read them to you كمن وەک ئەوەی کە من بۆتە خوێنمەوە as I read them to you وەک ئەوانەی کە من بۆتیان بخوێنمەوە The professor read Professor read مادەم ڕابردووە read The professor read Professor خوێندیەوە each letter هەر پیتێک to me بۆ من and I wrote them down و منیش نووسینم When we finished کاتی ئێمە لێبووینەوە This is what they said ئەمە ئاوای وت Go into the volcano ئەچنیفڵ سیۆکو ئەڵێ بڕۆنە ناو volcano واتە گڕکان بڕۆنە ناو گڕکانەکەی سنیفڵیۆکو Before the 1st of July پێش 1/7 The sun will show you خۆر پیشانتانەیە the way ڕێگاکە to the center of the earth بۆ ناخی زەوی Make this journey ئەم گەشتە بکە It's fantastic زۆر سەرنجڕاکێشە ئەمە نووسرا The name under this strange message was Arne Saknussemm. ئەڵێ ناوێک لەژێر ئەم پەیامە عەجیبە چی بوو؟ Arne Saknussemm. I don't believe it. من ناتوانم باوەڕ یعنی ئەم نەک ئەوەی ناتوانێت باوەڕکە ئەم I don't believe it یعنی زۆر عەجیب و غەریبە لای من Who's she? ئەڵێ کێیە؟ Who's she? کێیە؟ He was a famous scientist. ئەڵێ ئەو زانایەکی بەناوبانگ بوو. He wrote many strange things. شتی زۆر عەجیب و غەریبی نووسیوە. About the earth. ئەها بەڕێزان ئەڵێم the بۆ چونکە earth بە ئ دەسی پێ کردووە. ناڵێم the earth. ئەڵێم the earth. زەوی. earth لەبەر یەکدانێ. عادەتەن ئەو شتانی کە یەکدانن they بۆ بکارێن. But no one believed him. بەڵام کەس باوەڕی پێ نەکردووە. They said he was crazy. ئەوان وتبوویان کە ئەو شێت بووە. This must be the answer to the things. ئەمە لەوە ئەچێ وەڵامی ئەو شتانە بێ. He said کە ئەو ئەیوت. He left this piece of paper. ئەو ئەم پارچە کاغەزەی بەجێهێشتووە in the old book. لە کتێبە کۆنەکە for someone to find. بۆ کەسێکە بیدۆزێتەوە. Do you understand, Axel تێگەی? How lucky we are. ئێمە چەند بەختەوەرین. Then he turned to the library door. پاشان ڕۆشت بەرەو دەرگای کتێبخانەکە. Martha, وتی Martha, I couldn't understand any of the things my uncle said. من هیچ تێنەگەشتم لەو شتانەی کە مامۆ وتی. واتە ئەم شتانەی بۆم ئەم زۆر عەجیب و غەریب بووی تێنەگەشتم. What do you mean, we? مەبەستت چییە ئێمە کاتێک ئەڵێ ئێمە؟ هەڵێ how lucky we are. ئەڵێ ئێمە چەند بەختەوەرین. ئەڵێ what do you mean, we? مەبەستت چییە لە ئێوەی بڵێ ئێمە؟ Martha opened the door to the library. Martha دەرگای کتێبخانەکەی کردەوە. Did you want me, sir? گەورم منت ویست؟ Yes, Martha. بەڵێ Martha. I want you to buy
I want you to buy من أمويت بيكري us يعني بو إيما I want you to buy us 2 train tickets 2 تكتي قطار to Denmark بو دانمارك وڵاتێکی کەوتە باکووری ئەڵمانیا Master Axel and I Master Axel و من are going to Iceland أچین بو ئایسلەندا This was the biggest surprise of my life. ئەمە گەورەترین سەرسوڕمان بوو لە ژیانمە. سەرم سوڕما زۆر. What? چی؟ Uncle, Mama, I can't go. من ناتوانم بچم. The professor looked at me calmly. Professor سیرێکی کردم بە ئارامی بە بێدەنگی. You can and you will. تو ئەتوانیت و واش ئەکەیت.